کارتی کارەبایەکە لە مشکلەکان یەکێکە لە مشکلە سەرەکیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. یعنی حکمت چییە؟ ئەم حکومەتە نەیتوانی کارتی کارەبا چارەسەر بکات. حکومەتەکەی چییە؟ یعنی بۆ مۆلیدەیەکی ئەهلی ئەتوانێ ئێستا مەسەلەن من لە سێ سایە قەژیم لە شەو لە 24 ساعتی ڕابردوو 4 ساعت کارەبای ڕێسی نەبووە. لە مقابلە مۆلیدە هەبووە. ئەم مۆلیدە نزیکەی 18 ساعت مۆلیدە هەبووە. باشە بۆ مۆلیدەیەک ئەتوانێت 18 ساعت کارەبا بدا، حکومەتێ بۆ نەیتوانی بە درێژایی 26 ساڵ تەمەنی کارتی کارەبا چارەسەر بکات. مەسەلەکە گەندەڵیە بۆیە چارەسەر ناکرێت. بۆ نمونە دابینکردنی گازوایل بۆ محەتاتی کارەبا لە هەرێمی کوردستان. تەنها ئەم گازوایلە بگۆڕە بۆ غازی سروشتی داهاتێکی زۆر بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بەشێکی زۆری کێشەی کارەبا چارەسەر بۆ نایکەن لەبەرەوەی ئەوەی کە گازوایل دابینەکە بۆ محەتاتی کارەبا لە هەرێمی کوردستان بەرپرسێکە ئەوانی کە لە حکومەتان دەستی ئەم بەرپرسیان پێ ناشکێ قازانجی ئەم گازوایلە ئەوەندە زۆرە ئەم بەرپرسە وازی لێ نایەنێ.